قسەیان لەگەڵاکە خۆشی باش دەزانێ بەس هەموو شتێک بە نیزامە ئەڵێ ئێوە کێن ئەڵێ خوای تەبارەک وتەعالە ئێمە فڵانە مەجموعە مەلایکەتین ڕۆحیانەتی فڵانی کوڕی فڵانمانێ ناوە کە لەسەر فەرمانی ذاتی تۆ کێ ڕۆحی کێشرا و گەڕانومانەتەوە بۆ لای تۆ فەرمانە بەچی ئەی پەروەردگار خوای گەورەژە فەرمێ ئەوە عەبدێکی ئیماندارمە من لێی ڕازیم بیبەنەوە بۆ جێگاکەی خۆی لە ئەرزە چونکە من لێوێ دروستم کردو هەرشیان بەمەوە بۆ ئەوێ جارێ بیبەنەوە بۆ جێگاکەی خۆی لە زەویە لە ئەرزە قبرەکەی بۆ بکەن بە باخێ لە باخەکانی بەهەشت من لێی ڕازیم با لە خۆشی و ئیسراحەتا بحەوێتەوە لە عەذابی دنیا نەجاتی بوو تا ئەو ڕۆژەی کەوا زیندوو یەکەمەوە حەقی خۆی و جەزای خۆی دەمێ ئەمیش بە خۆشیەوە ئەهێندێتەوە سەر زەوی ئەم هەموو ئاسمانەی پێ بڕاوە کە دێتەوە سەر زەوی سەیرەکە هێشتا جەنازەکە لە شوێنی خۆیەتی و خزم و کەسوکارەکەی ئەوتان بە دەوریەوە ئەگرین ڕۆحیانەتەکەی دێتەوە سەری ئەو چاوی لە هەمیانە ئەو هەموو بەزمەش لە ئاسمانە کرا هێشتا لێرە هیچ شتێ نەپەڕیوە کاتەکە چونکە لێ ئەو زەمەنە نییە کە لێرە هەیە چاوی لێکێ لە دەورێتی جەنازەکە بەسەر شانی خەڵکەوەیە ئەبرێت بۆ سەر قەبران ئەویش بڕۆحیانەتەکەی بەسەریەوەیەتی جاکە ئەهلی ئیمان بێ سبحان الله هەرە فەرمێ قەدیمونی قەدیمونی تخوا خێرا بن خێرا بن چونکە وادی پێدراوە لە ئاسمانە خوای تەبارەک وتەعالە فەرمێتی بیبە من لێ ڕازیم بیبەنە باخێکی خۆشەوە تاکو ڕۆژی قیامەت ئەڵێ قەدیمونی قەدیمونی پێشم خەن پەلەیەتی زوو بگا بۆیە پێغەمبەر صلی الله علیه و سلم قەت جەنازە تەخیر مەکەن ئەگەر باش بێت زوو بابگا بە ئیسراحەتی خۆی ئەگەر خراپیش بێ بەڵایەکە بەسەر شاتانەوە زوو بڕۆن لە کۆڵیکەنەوە بۆ گەنێکە بەسەر شاتانە زوو لە کۆڵیکەنەوە ئەگەر کابراش بێ ئیمان بێ خوا پەنامان بایە ئەهلی تاوان بێت کە لە دەرگای عاسمانی یەکەم درا ڕوخسەتی بۆ وەرگیرا ئەڵێن بۆ سەوەزای خوای تەبارەک وتەعالە فەرمانی بە چییە فەرمان لای خواوە دێتەوەڵێ بۆگەنی وان نێن لە عاسمانەکانی منەوە بۆگەنیکەن ئەوە بۆگەنە ئەوە ئیمانی بەخوا نەبووە یا تاوانبارێکی منگە خرا بۆ عاسمان با بۆگەن نەکرێ پێی فڕەیە نەخوارەوە بۆ ناو قەبرەکەی چونکە من سوێنگم خواردووە بێ هەر لەوێ بن و لێشەوە زیینگ و بکرێنەوە بۆ قیامەت بۆی بکەن بە چاڵێک لە چاڵەکانی ئاگر کتابەکەی بۆ بنێرن بۆ سجین ئەوی کە فەرمووی کتابەکەی بۆ بنێرن بۆ عیلیین کە شوێنێکی بەرزە کتابی پێغەمبەران و پیاوچاکان و شەیدان و ساڵحانی لێیە ئەمیشانەڵێ کتابەکەی بۆ بخەنە ناو سجینەوە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ لە ناخی عەرزی حەوتەمایە عەرزکەی بە حەوت تەبەقەوە کە ناوە جەرگەکەی هەموو ئاگر و بورکانە ئەڵێ بۆی بخەنە ئەویا ڕۆحیانەتەکەشی بخەنە ئەویا تا ڕۆژی قیامەت زیینەکەمەوە ئەو کاتە پاداشی خۆیەمەوە یعنی هێشتا ماری هیچ نییە تاکو قیامەت منزلی وەسەتە لەو بینەیە لەگەڵ خوای گەورەوتی فڕەیەن ئاسمانی پێ بۆگەن مەکەن ئەم ڕۆحیانەتە لەوێ فڕەی رێتە خوارەوە نەک بیهێنە خوارەوە لەوێ فڕە ئەیرێتە خوارەوە بە ترس و لەرزە و بە سوکایەتی پێکردنەوە حتاکو دێتە ئاسی کوێی جەنازەکەی کە لەسەر ئەرزە خەڵک وان لە دەوری کە ئەبینێ خەڵک بە سەریەوەتی و هەڵیان گرتووە ئەیبەن بۆ سەر قەبران هاوارێکە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ والله ئەوەی جن و ئینس گوێی لێبێت ڕۆحیان لەبەرا نەئەمالە تاو هاواری ئەو زەلامە ئەڵێ خاک بەسەرم بۆ کوێ مەبەن چونکە زانێ بۆ کوێ بن زانێ لە عاسمان چی پێوتراوە بەڵام تازە خۆی هیچ گەڕانەوە نییە ڕۆحیانەتەکەش بە سەریەوەتی هاوارەکە من بن بۆ خاتی خوا بۆ کوێ مەبەن کاتێک قەبرەکە هەڵەکەن نێو خەڵک وان لە دەوری قەبرەکە جەنازەکە ئەخرێتە ناو قەبرەکەەوە ڕۆحیانەتەکەش تا بەسەریەوە چاوی لێیانە لەگەڵ خرایە ناو قەبرەکەەوە سبحان الله ڕۆحەکەش ڕێک دێتەوە بۆ کوێ بۆ ناو قەبرەکە پەیوەندیەک لە بینی ڕۆح و جەستە مردووەکە دروست ئەبێت بەڵام نەک ئەوەی کە وەکو ئێمە ئاوازینگ و بێتەوە بەڵام پەیوەندیەک هەر دروست ئەبێ بە پێی حەدیثەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم یعنی چۆن یەکێک نووسووە مثلا بڵین خەوتووە ڕۆحی تایە بەڵام لەو کاتەیە ئاگای لێ نییە چی ڕۆیە مثلا بۆ نمونە نەک بە پشێوەی پەیوەندی خەوتن یعنی پەیوەندێکی ئاوایە خوای گەورە خۆی زانێت چۆنە بەڵام ئەم ڕێک پەیوەندێک دروستە بێ لە بینی ئەم ڕۆحە و ئەو جەستەیە لێیە لەگەڵ ئەوان ڕۆشتن بە جیان هێش لەسەر قەبرانەکە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ یەسمع خەفق نعالهم ئەفەرمێ گوێی لە تەپەی نەعلەکانیانەوە پێڵاوەکانیانەوە کاتێک کە بەجێگەڵن ناو قەبرەکەیە گوێی لە تەپەی پێڵاوەکانیانەوەیە بە تەنیاوە تا لەناو ئەو قەبرەیە دایانناوە جەستەکە لێ بۆ تۆ ئەوەی پێویستی بە هەناسەیە ئەگەر هەناسە نەیە ئەمرێ و ئەگەر ئاوانەکە ئەخنکێ و ئەوانە نەما بەس ئەو ڕۆحەیە تا لەگەڵ ئەو جەستەیە تا لەناو ئەو قەبرە تەنگ و تارەیە سبحان الله جارێک پێش هەموو شتێک چاک بێ یا خراپ بێ قەبر یەک باوەشی پیاکە ئەی گوشێ ضەمەی پێوتێ ضەمەی قەبر گوشینی قەبر
پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ ئەگەر کەسێک نەجاتی بوایە لە ضەمەی ئەو قەبرە لەو گوشینی قەبرە سەعدی کوڕی مەعاز نەجاتیە بوو بەڵام کەس نەجاتی نابێ لە دەستی بەس بۆ ئەهلی ئیمانداری شەڵاڵێ باشە وەکو دایکێک تونگ باوەشکا بە ئەولای خۆیان بەس هەر تونگێکی تایە بۆ کافریش پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێتێ هەروەی پەراسۆکانی لەت و پە دەبێ بە یەکە بە شێوەیەکی چۆن یەکێک پەراسۆکانی ئاوەیەکە بیفلیقێنێتەوە سیارێشتێکی لێبی بینێ بە دیوارێکەوە بیفلیقێنیتەوە چۆن پەراسۆکانی هەموو بەسەرێک کاشکێڵە ئابۆ ڕادەیە گوشێ چونکە ئەوەی ڕگ لێ هاتۆم بۆ گەنە هاتۆتۆ ناو خاکەکە داخی لە دڵە بەرامبەری اینجا لە دوای ئەوە لەو حاڵەیە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ دوو مەلایکە دیەنە سەری لە حەدیثێکا فەرمێ ناویان منکەر و نەکیرە فەیجلیسانه لە حەدیثێکا فەرمێ فەیقعیدانه دایەنیشێنن ئەڵێن دانیشە نەکات بەڕاکشانە ئەڵێن دانیشە طبعا جەستەکە جەستە ڕزیەوەکە بەرز نابێتەوە بەڵام ئیتر وەکو عەرزم کردن پەیوەندیەکی بینی ئەو ڕۆح و ئەو جەستەیە خۆی تەبارەک و تەعالا بەو شێوەی عیلاقەیەکیان بۆ دروست دەکا ئەڵێ دانیشە دانیشێت طبعا شێوەی ئەو دوو فریشتەیە سبحان الله ئەوەی ڕەحم و بەزەی بێتیانە زۆر بە شێوەیەکە یعنی تەنانەت ئینسانی ئیمانداریش لێیان ئەترسێ فیتنەی قەبری پێوتێ ئەمە تاقیکردنەوەی قەبرە ئەم تاقیکردنەوەی قەبرە کەس لێ قوتار نابێ ئیلا چەند کەسێک نەبێ لە حەدیثی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئاماژەیان پێکراوە یەکێ لەوانە شەهیدە کە شەهید لە عەذابی ڕوحکێشانەکەش عەفوە لەم تاقیکردنەوەی قەبرەش عەفوە سبحان الله بەس بۆ شەهید وایە کەسی تر نە ئەفەرمێ ئەو کەسەی لە پێناوی خوایە شەهید دەبێ تەنها عەذابی ڕوحکێشان هێندەی چەنە لەسەری برادەرێک چڕنوقێکی لێ بگرێ ئەفەرمێ کە ئەلەمی القەرفە وەکو چڕنوقێکی لێ بگیرێ هەر ئەوەندە عەذابی ڕوحکێشانەکەی لەسەرە عەذابی قەبریشی لەسەر نییە یاخود یەکێک لە ڕیباتە ئەو تا لە سەنگەری جیهادا نەشکوژراوە بەس هەر چونکە لە سەنگەری جیهادا لێ نەخۆش کەوتۆ مردووە هەر پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ وئومینە الفتان لە فیتنەی قەبر نەجاتیە بێت ئەمینە لە فیتنەی قەبر جاوە حاصڵ ئەم کابرایە کە ئەم دوانە هەڵیەسەنن بێ مجاملە و بێ ئەملاولا پێڵەن من ڕەبوک ئاسە بزانین خوای تۆ کێ بوو پەروەردگاری کێ بوو کێ و پەرست ئەگەر ئەهلی ئیمان بێت دەبێ کە زۆر جارم شتەی پێوترا بوو جا عەمەر وتی یا ڕەسوڵ الله عەقڵمان لای خۆمانە وەکو ئیسا وەکو ئیسا عەقڵ لای خۆتە بەس کە ناتوانی درۆ بکەی ئەگەر لە دنیایە باوەڕ پێ نەبوو بێ لەوێ ناتوانی بڵێ ئەڵڵا خوام بووە چونکە تۆ خوان نەناسیوە لە دنیایە ناتوانی درۆیان لەگەڵا بکەی ئەڵێن پەروەردگاری کێ بوو ئەویش دەڵێ ئەڵڵا بوو ئەڵڵاه ڕەبی ئەڵڵا خوای من بوو پەروەردگاری من بوو ئەڵێ لەسەر چ دینێ بووی وەما دینوک ئەڵێ دینی من ئیسلام بوو بەرنامەی ژیانم ئیسلام بوو قورئان بوو ئەڵێن ئەو پیاوەی کایو من پێغەمبەرم پێغەمبەر صلی الله علیه و سلم بەس یعنی ئیشارەتی بۆ خۆی کرد یعنی محەممەد سڵات و سەلامی خوای لەسەر ئەو محەممەدی کایو من پێغەمبەرم تۆ چیت بووت بەرامبەری قەناعەتی تۆ چی بوو دەرحەق بەو چی دەوت چ ئیمانێکە بوو ئەویش دەڵێ شایەتی مێناکەوە محەممەد پێغەمبەری خوایە پێڵێن بەچی ئازانی و محەممەد پێغەمبەرە ئەم پرسیارەشی لێکرد بەچی ئازانی و محەممەد پێغەمبەرە ئەویش دەڵێ کتابەکەی خوام خوێندەوە قورئانەکەی کە هێنابووی لەگەڵ خۆیان لای خوایەوە زانیم کە محەممەد پێغەمبەرە ئەوانیش دەڵێن ڕوو سوور بێ هەر زانیمان وا جوابەیتەوە نەیجاڵە خوا ئەمری کردووە هەتا چاوکارەکە بۆیە بێ بە باخی لە باخەکانی باش پێشەوەی بێ بە باخەکە سبحان الله ئەم کابرا بەهەشتیە پێش ئەوە ئەڵێن ئەها سەیرکە ڕێک دەرگایەکی بۆ کرێتەوە بۆ جەهەنەم بۆ ئەم کەسە ئیماندارە کە ئەبینێ بڵێ سەی ئاگر چییە و چ وەزعێکە ئیتر کەوێتە ترسێکی زۆر عەجیبەوە ئەڵێن ئەوا بینیت ئەگەر بێ ئیمان و پیاو خراپ بوویتە ئەوە جێگەو بوو بزانە خوا لە دەست چی نەجاتیایی بۆی قەیری شوێنەکە و بزانی ئەو دەرگای لێ داخرێ ئەڵە شکر خوا لەوە نەجاتیایی اینجا دەرگایەکی بۆ کرێتەوە بۆ بەهەشت ئەڵێن هاها ئەو قەسرا بینی ئەو باخا بینی ئەو عایلە و خێزانە جوانە بینی لەوەیە ئەوانە ماڵی تۆ و کەسوکاری تۆن لە بەهەشتە جا